هەرێمی کوردستان هاوشێوەی زۆرێک لە وڵاتانی جیهان لە سەرەتای هاتنی ڤایرۆسی کۆڕۆناوە کەوتە بەر شەپۆڵی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە. تا ئێستاش ئەو شەپۆڵە بەردەوامە. سەرباری تێپەڕبوونی 7 مانگیش بەسەر تۆمارکردنی یەکەم حاڵەتدا، بەڵام هێشتا لە سەراستی جیهان هیچ پێکوتەیەک بۆ ئەم ڤایرۆسە نەدۆزراوەتەوە. لە چوارچێوەی هەوڵەکان لەو بارەیەوە دوایین چارەسەر کە دژ بە ڤایرۆسی کۆڕۆنا بەکاردەهێنرێت دژە ڤایرۆسەکە کە لە ڕووسیا و یابان و زۆرێک لە وڵاتانی دیکە تاقیکراوەتەوە و سەرکەوتنێکی باشی بەدەستهێناوە. ئەم دەرمانە ئێستا لە پرۆتۆکۆلی وزارەتی تەندروستی عێراق دانی پێدانراوە. لە عێراق و هەرێمی کوردستانیش بۆ چارەسەری حاڵەتی مامناوەند و توندی توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا بەکاردەهێنرێت. دژە ڤایرۆسێک کە بەناوی فاوی پیراڤیر لەلایەن وڵاتی ڕووسیا و یابانەوە توێژینەوەی لەسەرکراوە دەرەنجامی زۆر ئیجابی هەبووە بۆ شەڕکردن دژی ڤایرۆسی کۆڕۆنا لە چوارچێوەی با بڵێن لە کاتی بۆلێنکردن وەکو چارەسەری سیر دەکرێت، نەک وەکو چارەسەرە پاڵپشتەکان کە یارمەتی دەرن، ئەمە چارەسەری ڤایرۆسەکە سیر دەکرێت. ئەم دەرمانە بە شێوەی 200 میلیگرامی لە ئێستا لەلایەن کۆمپانیایکی خۆماڵیەوە بەرهەم دێت لەژێر چاودێری کۆمپانیای سەرەکی ڕووسیەکە، واتە دەبێت بە هەمان کوالیتی بێت. پاش ئەوی بەرهەم هاتوو نمونە نێردرا بۆ بەغداد بۆ پشکنین لە ڕووی کوالیتیەوە، ئەوە دیار بوو ئەمڕۆ ئەنجامەکانی دەرچووەکە لە پشکنینەکە دەرچوو هەمان کوالیتیە و دەکرێت سوودی لێ ببیندرێت. پێشبینی دەکەین لە کۆتایی ئەم هەفتەیە لە سەرەتای هەفتەی داهاتوو بگاتە هەرێمی کوردستان، هەرچەندە بڕیار وابوو زووتر بگات، بەڵام لەبەر کۆمەڵێک ڕێکاری ئیداری تۆزێک دواکەوتنی تێکەوتووە. ئێمە وای دەبینین کە بە بەکارهێنانی ئەو دەرمانە بە شێوە زانستەکەی دەرەنجامی باشمان هەبێت، هەم لە کەمکردنەوەی ژمارەی مردووان، هەم لە ماوەی مانەوەیان لە ناو نەخۆشخانەیان خێراتر چاک دەبنەوە. بەوەش هەم دەرەنجامی باشمان بەدەست دەکەوێت و هەم زەختێکیش لە سەرکەرتی تەندروستیکەم دەبێتەوە بۆی بتوان خزمەتگوزاریەکان باشتر پێشکەشکەین. لەلایەکی دیکە و لە ئێستادا لە هەرێمی کوردستان بۆ چارەسەری بەشێک لە توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا پەنا بۆ بەکارهێنانی پلازمای خوێن دەبدرێت، بەڵام بەکارهێنانەکەی سنووردارە و تەنانەت لە شارێک بۆ شارێکی دیکەش جیاوازە. لەو ڕۆژەوە وتەبێژی وەزارەتی تەندروستی هەرێم دەڵێت سوودبینی نەخۆشانی پەتای کۆڕۆنا لە پلازمای خوێن ڕێژەیە و بەو فراوانیە نیە. پلازما لەو کەسانە وەردەگیرێت خۆتان ئاگادارن کە ئەم پەتایان تێپەڕان دەبێت و کۆمەڵێک مەرجی تەندروستیان تێدا هەبێت بۆی بتوانن ئەم پلازما ببەخشن بە کەسانی دیکە، چونکە دژەتەنێک لە ناو لەشیاندا دروست دەبێت دوای چاکبوونەوەیان بۆ کەسانی توشبوو بۆ کەسانی هەڵگیری و ڤایرۆسە یارمەتی بەرگریان دەدات خێراتر چاک ببنەوە، نیشانەکانیان لێ سووکتر بێت. پێویستە ئەو باز بکەم زۆر جەختی لەسەر بکەمەوە کە پلازما بە هیچ شێوەیەک یەکسانیە بە چارەسەر و پلازما کاریگەریەکی دەبێت بۆ ئەوەی ئەو کەسە خێراتر چاک بێتەوە، بەڵام چارەسەری کۆتایی نییە. بەداخەوە ئەو کەسانیدا بە کۆڕۆنا جیانیان سپاردووە بەشێکی ئەوانە پلازماشیان وەرگرتووە، بەڵام سەرکەوتنی بەدەست نەهێناوە. لە بەرامبەر ئەوانەی تەخریج کراون و دەرچوون لە مستەشفاەکان بەشی زۆریان بە پلازما سوودیان لەبینیوە. سەبارەت بەوەی بەکارهێنانیان لەسەر ئاستی پارێزگاکان دەوەستێتە سەر حاڵەتی ئەو نەخۆشیە و دەوەستێتە سەر بڕیاری لیژنەی پسپۆڕی کە لەو شوێنانە با بڵێن کار دەکەن. هەموو ئەوانە مادام لە پرۆتۆکۆڵی چارەسەریدا هەن دەتوانن لەلایەن پزیشکانەوە دوای ئەوەی مەرجە تەندروستیەکان لەو نەخۆشە بەدی هات بەکار بێت، دەکرێت لە کاتێکدا پلازما بەکاردێت، دەکرێت لە کاتێکدا دەرمانی دیکەی پاڵپشتی بەکار بێت و ئەم دەرمانە ڕووسیەش دەکرێت بە هەمان شێوە لەلایەن لیژنەی پزیشکی و بڕیاری لەسەر بدرێت کە بۆ چ نەخۆشێک باشە. ئەوەی تا ئێستا بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا چ لە هەرێمی کوردستان و چ لە وڵاتانی دیکە چارەسەرێکی مسۆگەر بێت تەنیا خۆپارێزی و تاکپارێزیە. بۆیە بەر لە پەنابردن بۆ ڕێو شوێن و دەرمانەکانی چارەسەر داوا دەکرێت بەگرتنەبەری ڕێکارە خۆپارێزەکان و هەر کەسێک لای خۆیەوە بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە سنووردار بکات. عیمران ئەمیر، کەناڵی یاسمانی پەیام، هەولێر.